سڵاوتان چەنەوە و ئی وەختتان وە خێرما چۆ جوانەکان ناوسکاکەیە نافرە خۆشحەڵە ناجارێکی تر بەرنمەکەتان بەرنامەی ئارۆتان پێشکەش مەکەنی ئارۆوە شێوازێکی جیاواز بەرنمەیەکی جیاوازمان هەنن مەلمەلای کەسایەتیە کە وە 12 ڕۆ یۆش فێر زوانە شیرینەکەی ماچۆکردن ئی کەسایەتیە فرە بەڕێز مامۆستا ئاسۆن کە یۆش دووە کۆلێژش تەمام کردن وە گرنگ و پێویستش زانان زوانەکەی یۆش فێر بۆ کە یۆش زەنگنن بەیدێ چەنیمان و با بلم چەنیش گفتوگۆ کەرم گۆشتان کردێەوە پێی وشە جوانەکانی ماچۆ وشە شرینەکانی ماچۆ و بەیدێ چەنیمان با بلم گفتوگۆ کەرم دووبارە سڵاوتان چەنە بۆ مەلای مێمانەکەمان فرە بەڕێز مامۆستا ئاسۆ زەنگنە یان باباچم هاپۆ زەنگنە چونکە وشەی هاپۆ فرەوە کارمانە مامۆستا ئاسۆ دووە زانکۆش تەمام کردن ئێستا خەریکی وانان چە سێمین زانکۆ یان باباچم سێمین کۆلێژ مامۆستا ئاسۆ یۆش ماچۆ نەزانێ بەڵام هەوڵێ فرەشدا و یۆش فێر ئی زوانە کرد با بلم چەنیۆ شەرە گفتوگۆ کەرم و سوودێ چە قسە و زانیاریەکانش وەرگێرم هاپۆ گیان فرە سوپاس مەکەرم چە بەرنامەکەمان ئامادە بیت سپاس شمەش مەکەی خۆش ئامادیش شمە مەکەی و دەستخۆشیم هەنن پێی هامکار و هەمڕایەن فرە خۆشحاڵ بیانیە ئارۆ لەنی شمەرە نشتەنیم و باس و زوان و باس و دەور و دەگا و ئاوایی مەکەیمیە پێی پارێزنای زوان و پێی پارێزنای نەریت و نەتەوە وڵات و وێمە دەست خۆش بە فرە سوپاس مەکەرم ئاپۆ گیان ئیسە ئێمە ئامانمیەوە ئاوایە جوانەکەی ژاڵی زەنگنە ئاوایی چ ڕۆڵێش بێن چە پاراستە و خزمەت کردی زوان حەز مەکەرم چە بابەتەوە دەسۆنەکەرم کات وێش زانکۆ و وانایی وەی دەسوێرەی ئی سەردەمە نەوێن و ئیسا خەڵمەلۆ لە خوێندنگا و زانکۆ و وانەگا و ئانێ لە مەوانان و چەند ساڵ دە 15 تا 20 ساڵێ مەوانە و بوارێ تەمام مەکۆنی کات وێش خێزان لەنی ئاواییەرە و ئانێرە دەوریە تەمامشان بێن پێی پارێزنای زوان وە تایبەتی و نەریتەکان لان و منە ئایدێک لەنی کناشەیەکەرا لووە لا گەلە لانا باوکو و دایکشان وەنەشان واتەن ئینە مەیەن و زوانشان فێرکردن ئانە هاپکەن و ئانە سپەن و ئانە گشت نامەکانشان وەنەشان واتەن ئەوشان هیودە ویدە چە بژنە لاناوە فێر زوان بینن ئیسە خەڵک هەنن بەش و زوانی کوردیش تەمامکردن چە زانکۆ نمەتوانەوەی زوانە قسە بکەرەوە واسەنە کات وێش دەگا و هەورانەکان ماشان دەگا و ئاوایی زانکۆی بیەن لا پارێزنا و فێرکردەی زوان واسەنە یۆتیش پێی فێربیێش ئامایەوە پێی ئاوای و چە خەڵک کات وێش ئاواسا قسەم نەکردن لەنی چەند پیاوێرم وەک مامجەبار وەک کۆمەڵی خەڵتر نامەکانشان ئیساوە بیرم مەکەفۆ لوانێەوە خزمەتشان و نوویستنام تۆمارم کردن وە تۆمار دەنگی وە تۆمار دەنگ و وێنە و ئەنجاوە نوویستناش کردن دماجا وێم و 12 ڕۆژ فێر ئی زوانەکردن ئەنە شێوازێ شێوێ تایبەتی وێ من شەنیف زوانوانایی کاتش فرەگەرەگەن بەس قەسەکردە من شێوێ تایبەتیم هەنن مەتایی هەر زوانێکم گەرەک بۆ هەر زوانێکم گەرەک بۆ و 12 ڕۆژ مەتایی مێ قسەش بۆ نەبکەی ئەگە گەرەک بوو وە زوانێ قسە بکەی مۆ 3,000 وشە لەبەر بوو و دە کاژێر مەتایی 1000 وشە چەوەرکەی وەسی کازیێر مەتاوی بەس ئینە شێوێ تایبەتی وێ من وەسی کازیێر مەتاوی 3,000 وشە چەوەرکەی اینجا مەتاوی قسەش بۆ نەبکەی ئینە یاسایەوەن چە یاسای تایبەتی وێنە بەپی ئەزمون و وێم بوو هین ئانێدەم یاوانێەوە ئی دەرەنجامە ئەزمونی یۆتەن ئەگەر 1000 وشە چەوەر بۆ مەتاوی لە نەش بیایی ئەگەر 3,000 وشە لەنە بۆ مەتاوی قسەش بۆ نەبکەوی و لە نەش بیایی و ئانێ ئەگەر گەرەکت بووە لا ئەکادێمی بوانێت و لا زانکۆ و مەسەرەن بولانمەوەکو ئایل و تۆفڵ و ئانێ لەو بچی بلی لا زانکۆی لە وڵاتی تر بوانی مۆ 5,000 وشە لەوەر بۆ ئاوشەیە لە لا ئەکادیمی و لا زانست وەکارش ماورە اینجا کات وێش
من ئی ڕێژکەی وێمە هەنن لە قسەکردە و فێربیەی زمان لا زمان ئاشناسی بابەتی فراوانن هەندێک کەس وهڵە چەنەژمیاو ئیسا ئایلێک جوانش نەوانە ئیستا لا نمونە کەسێک قسە مەکڕەوە جوانیە ئەو جوان ئاشناسی نمەزانم بەس مەتاوە قسەش وەنە بگۆ لە نەژبیاو ئینە جیاوازن بابێتی بابەت و فێربیەی جوان لەنی جوان ئاشناسی و جوان وانایی لەوەر ئانا ئەگەر کەسێک گەرەگەشت بووە جوان بووان و مۆ یەکەم جار قسەش وەنە بخۆ دماجا بووانەوە بلوە شەسەرش بووان ئێمە وەهاڵا مەلی مێلازان کۆ مۆ ئی وەرنامە ڕاستۆ بکەین ئەگەر کەسێک گەرەگەشت بووە جوان فێر بووە مۆ یەکەم جار جوانەکە لە نەش بیاوە و قسەش وەنە بکۆ اینجا بلۆ بە زانستی شەسەرش بووان و بزانە چەمە چەنی دروست بووە و چەنی ئانێ لەمە بووە و چەنی نووسنامە کردو و چەنی چاو چەمە دروستمە بۆ و ڕابرد و ئانێ لە چەنی و داهاتوو ڕستە پێک هاتی ڕستە و دەنگسازی و هەنگاوەکانش بابا چوومە شێوازێک گۆش مۆ پەیوەندی کۆمەڵایەتی فرە گرنگرن لا فێربیەی جوان ئیسا بلۆ لا کەرکوێک ئەوشان وەستە جوان قسە مەکەران عەرەبی کوردی تورکمانی لاشیە پەیوەندی کۆمەڵایەتی و هاموشۆشان فرە لە نیەکەدا زوان وەئی چێوە ئاسان فێرمەی مەتای قسەش وەنە بکەیت ئینە جا کادوێش زانکۆوانایی کەم بیەن پشتا و پشت و دەمایدەم لەبەرەوەی زوان بەرهەم و ئینێکی مرۆڤایەتیە ئیسە ماشان زانستە مرۆڤایەتیەکان لاشی لەوەر ئەنا وەرهەم و بیر و داهێنا مرۆڤ وێشن جوان بۆیە لاناوە زووتر فێرمەی و باشتر فێرمەی اینجا دەماجا بچی بوانی بلی بوانی گرنگیش چێش بی چێش واسەوە نو کرد کە وە پێویستش بزانی فێری زوانەبی من 12 ساڵ ئینگلیزی وانانیە سەرمەکەی لاناوە فێر نەمەی نەمەتوانێت قسە بکەیت بیرم لانە کردەوەی ئێمە 12 ساڵ مەوانیم عربی مەوانیمیە ئینگلیسی مەوانیمیە یاخود ئیزوانە هەنن خەڵتر مەلۆ کوردۆلۆجی کوردناسی مەوانۆیان بەش و زوان و کوردی تەمامەکۆ نمەتاوە لا ناوە فێر بوو بۆیە بیرم کردەوە لا ناواتم مۆ شێوێتر بوو ئیتر دمای ئانەوێم بەش و زمانم تەمام کرد و بەپێی ئەزمون وێم و کۆمەڵێ فرە زوانترم وانە من ئێستا وە هەفت زوان مەتای قسە بکەوی اینجا کە لێکۆڵینەوە لەسەر فرە زوانکردن هەتا ئیساکە زوانگەلی کە تو وەنەشان مەتاوی قسەکەری چ زوانیەوەنێ وە زوان ڕوسی مەتاوی قسە بکەی وە زوان ماشۆ مەتاوی قسەی وە کوردی مەتاوی قسە بکەی وە عەرەبی مەتاوی قسە بکەی وە زوان ئینگلیسی مەتاوی قسەی فرەی تر هەنن با نامشان ناوەری مێت ئانەی کە لێکۆڵینەوەکانی یۆ دەرەنجامی لۆکۆڵینە ڕابطی هەنە چە بینشیان یا کامنش سەرچاو بێن پێی کامنش مەسەلەن وشەی یەکەم جار ئینگلیزی فێربیانێ لە ئینگلیسیەوە ئینجاکە وردە دەستم کردە ئانەی وتر دماژاش فێر وێم فێر زوانەکەکە زوان ماشووە زوان و زوان ئینجاکە ئەنەها کوردی لە ئایلیەوە واسان لە نام خەڵکەدا فێربیانێم دوانەوە تر دمای ئانە زان کۆم تەمام بکەن بیرم کردەوە بزان پەیوەندی چێشن لە نێوان زوانەکانەدا گێڵان هەفت زوان هەن 7,000 زوان هەن هەتا ئیساکە هەتا ئیسا 7,000 هەنێکشان لە نام لوان هەنێکشان نووسناشانیان هەنێکشان هەرتا ئیسا دەمایدە منن هەنێکشان وەرە و کۆش دمایی این مەکەران کەم بیەن ئیتر لە ناو ئی هەفت زوانە 200 زوانم هین کردن بەس 77 زوان هەتا ئیسا لێکۆڵینەوەم شەسەر کردن 77 زوانم هین کردن واچە و وشەشان لە زوان ئێمە وەرگردن ینی چە زوانی ماچەوە گۆران و ماچۆوە ئیسفادەشان کردن هەتا ئیساکە ڕەشەلۆک واچەکەشیان ئەوشان وە کارژ ماوران میێڵۆ سەر زوان و ئێمە مەتاوی چ نمونێمان پەی بارەوە چەند زوانی چەند نمونەیەکم بڵاوەوە کردن لە فەیسبوک و لە کەناڵتر و ئانێدا لا نمونە فەڕەنسی ئێمە ماچیمێ تو نامە چێژن فەڕەنسی ماچان تو ئیسپانی هەر ماچان تو بە ئینگلیزی پێ یو بە ئینگلیزی وانمەش ماچان یو ئینە نمونەیەک لا نمونە ئیسا هینێکمان هەنە ماچان چوار قوڕنە وشەی کۆڕنەی ئینگلیزی لە قوڕنەوە ئامان لە ناو ئەڵمانی وەکارژ ماوران و ئینگلیزی وەکارژمانم نامە ماشان نامە چێشن نامە وەناو ئەڵمانی وەنەش ماچان
ماینامە ئست ئاسۆ بۆ ئەلمانی اینجاکە نامە بیە وێش ئینگلیزی کۆنەکان و وەنەش ماچان نامە ئیسە فارەن بێن وە نەیم یان تەیمان هەنن تەیمان مان یانگەیەکە ئینسا تەیمان کات وێش لە نام ئاوایەرەوە کاژ ماوران لە تەیم و ئینگلیزی واشەکە بەواتای ماڵیمەوە ئاژەڵە شیانەوە بمانوە مانە ماسان تەیم TAME بەس ئێمە واسێکمان هەن چەناو ئاوەکان وێمانە ئەی تەیمە لە زوان ئێمە لوانە نازووە ماسان تەیمان یانگەیەکەن لە ئاژەڵەکان لە یانگەوە مەمانەوە هینش مەکەران تەیمان ینی شوێنی ئاژەڵەمانی ماڵیەکان ئینە نمونێتر وەنەت باشی فرە نمونە مین کردن لە نابگرد دوانەکە چەند نمونەیەکەم بەڵاوەکردن و نووسنانە مینم کردن زوانی عەرەبی ئیستا وەکو باواشم زوانێکی ڕسمیان چەند ڕۆژهەڵاتی ناوەڕاستەرە ئەوشان وە شێوازێک کە تۆمارشانکردن چ وشەیە وشەی تایبەتەن کە بەڕێستان چەتۆڕی کۆمەڵایەتی باسی ئانەتانکردن کە ئینەگە لە وشەی ماچۆن نیە بەردەنشان باسی ئەنەمان پێی کردشەکان چێ وەرچە ئانەی باس و زوانەکە بکەین مێ کات وێژ 7,000 ساڵ وەرچە ئیسا کات وێژ دەوڵەت نەتەوە نەوێن ئیمپراتۆر بیەن ئیمپراتۆری هند بیەن ئیمپراتۆری ئێران بیەن ئیمپراتۆرەتی ئێران سنووریش بەسرا ڕۆژ ئاواژ مەلۆ بەسرا ئێستا خۆی بەسرا وێش باسەڕن ئی باسەڕەی لا سەنگاوە هەنن باسی ئەنەتی شەکردەوی کە بەسرە وشەیە ماچۆن جا سنووری ئیمپراتۆری دەگەی وەناجە لەنا ئی ئیمپراتۆرێتە سنوورەکەش لە بەسرە بیەن دمایەکەش بەسرە واتە باسەڕە وەزوانی ئێمە ئەو سەرش مەلۆوە یەونان وەزوان ئێمانە یانی نان واتە نان جۆ کات وێژ ئیمپراتۆرەکەی ئێمە فرە پێشکەفتە بێن و زوان و نووسنا و هینسان هین دەوڵە سازیشان ئی زوانە بیەن بە دەوڵەت و ئیمپراتۆرەت و وێنانشان واتەن یەونانیان ئەوشان نان یەوشان وەکار هاودەن ئانێلەی ئێمە کشتتوکاڵشان پێشکەفتە بیەن لە ڕووی کشتتوکاڵەوە هەتا ئاوایی چەرمی هەنن گون چەرمی کشتتوکاڵ یەکەم جار لا ناوە بەرشیەن و بڵاو بێنەوە سەر زمێرە زوان سەرچەمە و زوان میێڵەوە سەرزەمین و ئاسیا و سەرزمین و ئێمە کشوەری ئاسیا کۆنتترین کشوەرن سەر سەرزمێدە اینجاکە ئەو سەرژمەلۆ لای هندستان لە نام ئی ئیمپراتۆرە فرە زوان بیەن فرە ئاین بیەن فرە نەتەوە و فرە هۆز بیەن لە ناو ئی زوان و دەستڵاتکەوە ئینگلیزی وەنەژماچان زوان و ئەریستۆکرات زوان و ماشۆ زوان بیەن زوان و ئیسە وەنەژ ماچان زوان و گۆران ئیمپراتۆریەتی کە سنوورەکە باسی سنوورەکەشت کرد چە هەندەوە پێی یۆنان و باباچم پێی بەسرا ئینە ئیمپراتۆریەتێکی ماچۆ زوان بێن زوان و دەسڵات تەمەنش چ خەرە بێن تەقریبا نەواتن فرە ئاین بیەن فرە نەتەوە و فرە هۆز و فرە زوان بێ لە ناو ئیمپراتۆرە بە زوان و دەسڵاتەکەشان چەنی ئیسە زوان ئینگلیزی مەلی لە پزیشکی مەوانی زوان یوانایەکەش زوان ئینگلیزیەن زوانێکی باباچم ئەکادیمی و ڕسمیان زوانێکی ئاسەرێکی بیەن هەتا ئی دمایەش ئی زوانە نووسناژۆنە کریان 500 پەرتوک و پوستەکمان هەنن هی گۆرتەوان ئانەوە عەرەبی وەنەژماچان شیعوەی زوانە نووسنیان ئیسەش بەڵگەکەش منن جوانن اینجا ئیسە مەواشان زوان عەرەبی 12 ملیۆن واشەشان هەنن جار لە ڕاستیەرە ئی واچێ لە هین وێشان نییەن بەس وەنام وێشانەوە تۆمارشان کردن دمای ئانە ئیمپراتۆرێتەکەی ئێمە ڕمیا و دمای ژوانە ئاما ئێوێت مەزانی دەسڵات هۆکارێکە لا پارێزنای زوان و نەریت و ئانێلەی تریش دمای ئانە هۆکارەکەش دماجا لە وەرنامەیەکی هینا بازمەگوی لا زوان نمووە هۆکارەکانی چەنی ئیمپراتۆرە دمای ژوانە ئاما و لە نیچی ئیمپراتۆرێترا ململانێش بیە هۆکاری ڕمیانەکەش ئەنە لا بابەتیە ترمۆنیە زوانەکەش وردە بۆرەو کزی لووە عەرەب کە دەسڵاتشان گرتە دەست ئامان واشەکان ئێمەش خۆی زمان مەفاڕێ وردەویدە دەنگ مەفاڕێەوە و دەنگ مەخرتنەوەش ئینە سروشتیەن ئەوشان ئامان دەسڵاتشان ورگرت وەنام وێشانە تۆمارشان کرد چەندی یانگەیەک وەنام وەتۆ تاپۆشکە هین توژنەوە مۆوە هین تۆوە بەڵگەکەش ئیشان ئامان من لێکۆڵینەوە فرەکردن ئی 12 ملیۆن وشە هین وێشان نییە فرە واشەم گێڵانی وەدماشارا و بەڵاو بۆکەدەن چەندی شەزوان ئێمەوە
بەرشانکردن واشە حەوا بەڵێ حەوا ئی واشە میێڵۆ ڕەچەڵەکش میێڵۆ سەر زوان ئێمە دمای ئانە واتم ئیمپراتۆریت و وڵات و ئێمە دەسڵاتش دمایوە نەئاما دەسەڵاتش نەما وێش دەسڵاتی هۆکارێکە لا پارێزای زوان و ئابووری و خەڵک وێش بەڵێ بڕیار مۆنیە زوانەکەشان ئین بۆن کۆمەڵ هۆکار هەنە لا پارێزنای زوان بەڵێ دوای ئانە عەرەب دەسڵاتشان کردە دەست ئامان و دەسڵاتشان بێ فرە واشەی جوان ئێمەشان وە ناو وێشانەوە تۆمارکردن مامۆستا چێش واسە کرد کە ئەوشان وە ناو وێشانەوە تۆمارشکەرە ینی ئێمە وا باچم وەکو گەلی کوردیا ماچۆ زوانەکان تۆمارشان نەکردن یان چێش کات وێش تۆمارەکانمان هەندێکیش لە نام دووان وە درێژایی کات و کات وێش تۆمار وا ئاسان نەوێن تۆمارەکانمان هەندێکش بۆ درێژایی میجوو وێش لە نام دووان هەندێک لە نمونە داگیکەر ئامان لە نامشان بەردەن ئیتر هەنێشان چ بەڵگێشان هەن کەەوە نامیێشان و تۆماشان کرد ئێمە چ بەڵگێمان زوان ئەشناسەکان وێمان زوان ئەوشان بزانان بەیمێ من وێم لێکۆڕینەوە کردن ئی واشێ لە چەنی دەنگەکەش فاریا و دەنگەکەش گۆڕیا یان ئینە سروشتیەکان اینجا لوانەوە ناو زوان عەرەبیە بەش و دووەمشان ئانەن ئەوشان چەنی دەستکاریشان کردن و لە وێشان وەکارشان هاوردن بۆ زوانەکەی ئەوشان باری میە لێکۆڵین لەسەر بکەین لە ڕووی زانستی زوان ئەشناسیەوە ئانە بسەلمنی مێ چەنی ئی واشە فارێ و بێنەوە زوانەکەی واتم حەوا واتم هابیل و قابیل هابیل لە زوان ئێمەیە معنای خۆڵی نەرم یان کەسایەتی نەرمەوێ قابیل ینی کەسایەتی ڕقیان خۆڵی بیل وە زوان ئێمە بیل و ڤیل و ویلی هەر بەواتە خۆڵمەیان ئەوشان وەکارش ماوران بەس نمەزانن واتاش شێشن بەڵام چە زوان و ئێمەرە ئینە واتاشانە ڤیل واتە خۆڵ ماشان ڤیلەکەوە مو واسەکان وێمان کە ئەوشان بەردەنشان و یان زوانێتر بەردەنشان و ئینگلیزی وە نەژمانشان the etymology of the words ئێتمۆلۆژی یعنی ڕەچەڵەک ئی واشە چێشن باوری میەوە و سەر لە نیوە زەنەشۆ بکەیمەوە ئینە چەڕووی زوانە واتم جاگەتر پرسیارت هەنن مامۆستا ڕامیاری زوان و ڕامیارکردەی زوان ڕامیاری زوان چێشن و ڕامیاریکردەی زوان شێشن ڕامیاری زوان ئانە نا تو هەرچی زوان هەنن هەرچی زاراوە هەنن نمارزی لە نام بلووە بپارێزنی و مەسەن تۆمارش بکەی و با خەڵ قسەش وەنە بکۆ وەکارش باوران و دەسڵات وێش یان خەڵکەکەی وێش وشیار بووە وەکارش واژ لەنە ناورووە وشاری خەڵک گرنگن لا پارێزنای وێت بڕیار مەیزوانەکەت لە نام بلووە لە نام نەلۆ شەریسە باوباپی ئێمە واناییشان نەوێن بەس ڕۆشنڤیر بێن و هەستشانکردن پارێزنای زوان ئەرکێکە و نەوەوەنەوە یاناشان هەتا ئیمڕۆ پێویستشان زانان ئی زوانشانی کاشان لەسەرکردن وەی ڕۆشنبیری وانایی دوشتی جیاوازن خەڵک هەنن واناییش هەنن بەس ڕۆشنبیر نیە خەڵک هەنن ڕۆشنبیرە وانایش نین خەڵک هەنن هەردووشن هەم ڕۆشنبیرن هەم وانەریشن اینجا کە کات وێژ ئەوشان ئەمە کارشان لەسەر کردنشانەوە ڕامیاریان پێیۆش کیاناشانە وشیاری ڕامیاریشان بێن کیاناشان نەوەوەنەوە هەتا ئاماوە ئیمڕۆ ڕامیاری وە ڕامیارکردەی زوان شێژن ئیسە بۆ نمونە دەسڵاتی کوردی چەندان وڵات و ئێمانە مەیان گەرەکشانە زوانێک زاراوەیەک گشتاندنی ژوانە بکەن زانەکان تر لە نام بلووە ئینە هەڵەن شەڕووی زانستی زمان و ئینە نموو مووە چێ بکەین بێ بە پێی زوان ئەشناسەکە و زوان ئەشناسەکان بۆ ڕاوێژکاری و خەڵک و شارەزا بکەران تو ئەگەر زوانێ مەکەی وە زوان سەرێکی مۆ زوانەکان تریش تۆمارکەی و نمەرزی لە نام بلوو ئیسە زوان کوردی ماسە مەسەن زوان کوردی هەتا ئیسە یەک لایە نوێن چەنی دروست بێن گۆی بەس تۆمارشان کردن زوان کوردی نە ئامان چەسەرش بوانی مێ و بزانم ئەی زوان کوردی وێش چۆن چەنی دروست بیان شە زوان گۆرانەوە دروست بیان چەنی جوانسە کوردی سوارانی لا نمونە بۆ نمونە ئامرازت لابن ماچان چە دوای چە بێن وەجا اینجا جە بێن وەلە ماچان چەچایەک و ئامای دماجا بێن وەجا شێخان واسان جە دماجا بێن و لە ناو کوردیە بێن وەلە ئینە
وەکو ئامراز وەکو چاوک وێش کردنی بی وەشەی چاوک چەمەوی کردنی دماجا بیان وە کردن اینجا بیان وە کردن زوانەکە فاڕیان ئیسە بیان وە کوردی سوەرانی اینجاکە وەکو ئاوەڵ ناو باسیمێ یان هامڕای ناماسن سوور هەنێ دەنگ هەیە قرتیان سوور دوور ئینە بیرن وە سوور دوور دەنگەکان هەنێکشان قرتنوازی دەنگشان گۆڕیان هەنە مەفاڕی و هەنە مەقرتنۆش دەنگەکە وە پێی سروشت و جوان مەقرتنۆش ئیتر مامۆسا یۆت وەکوانی کە خوێندکاری زانکۆی بەشی زمان بێنی ئەمە مەدوێنم زانکۆکان وە شێوەیەکی گشتی وە تایبەت کۆلێژی زوان وە تایبەت زمانی کوردی ڕۆڵێکی واسەش نییان پێی فێرکردە پێی شێوە زوانی مەسەلەن ماچۆ یا سێمەکەرم زوانی کوردی مەوانۆ بەشی زوانی کوردیان کەچی فێر بادینینەوە فێر ماچۆیشتمەوە ئینا زانکۆ ڕۆڵی یۆشمنەمەدینۆ یان ناوشیاری خوێندکارن یاخود هۆکاریان دەسەڵاتیان لایانی هەنن سیستەم فرە هۆکان هەنن یەکەم زانکۆ وێش یەکەم دەسڵات دماجا زانکۆکان وێشان ینی دەسەڵات وێش مەبەست چەند گشتی مەبەست ئانە هەڵەن ئەی مەبەست چووکە مۆزوان ئەشناسەکان چەنام زانکۆ و ئانێ لە بڕیار بەیان زوان چەنی بوانیمێ نە کابرا هیچ لە زوان نمەزانەوە بێ بڕیار مۆ زوان ئاواساوە ئینە بوانە و ئینەمانەوە نە مۆ ئاکەسە شارەزاییش هەنن زوان ئەشناس کەسێکن لاکەم ئەزمموی زۆرش هەنن زانکۆش تەمامکردن لا وێش ینی کەس چەند نەک ئانە زەمان کەسی زمانش تەمامکردن وێش نمەتانزانە خەڵکبانە زمان ئینگلیزیش تەواوکردن نمەتاوە ئینگلیزیە باش قسە بکەرەوە ئینە لە زوان ئەژنا بۆ ئەزممویەکەش بووە نووسناش بووە لێکۆڵینەوەش بووە کۆمەڵێ خەڵک بەیان بڕیار بەیان بۆ دەسڵات باشان ئی جوانە مۆ واسا بوانی و ئەینێ و ئینەبار بکرێەوە وەرنامە اینجا هۆکار هەنن هۆکار ئابووری خەڵک ئانەی سای بۆی زوان خەڵ زوان ئینگلیزی گەرەکشە بوان و فێر بوو هۆکارەکە هۆکار ئابووری و دەسڵات و ئانێرە کارش دەستمەکە هەرمانش دەستمەکەفۆ ئینە یەک دوو اینجاکە خەڵ گەرەکش نیە 12 ساڵ بووان و هیچ نەزانەوە خەڵ گەرەکشە 12 مانگ 12 هەفتە 12 ڕۆژ بووان و زوانەکە قسەش بۆ نەبوو لە ئانە کارش دەستکە بوو ئابووری گرنگن اینجا لە نام زانکۆ مەسەن کەسێک مەلووە مامۆسا بوو هەڵوەڕەوە لای پزیشکیە 15,000 ژمەوە نە بەس ئانە چەمەژوانە بکەفەوە بەڵام کەسی زوان ئەشنا بە کەس دینارێکش نمەوەە دەرهەمێکگەژنەوەکان تو پەیڕە بکەی لە ئانە اینجاکە سەردەمبەکەش خەڵ وشاری خەڵ گرنگە ئیسا من وێم هەفزان مۆزانانی من لە زانکۆ فێر نەوێنی من کاوێژ بەش و ئینگلیزی تەمامکردن زانکۆ هەنیە شتی سەرەتایی و بنەمایی دووە نەماشوە بەڵام زیرەکی مامۆساکان دەوری کاریگەرش هەنە چەنی بواژە چەنی بوانە ئیسە سەردەمیەکەن سەردەمی خێراییان خەڵ گەرەکشن وە خێرایی بەرهەمش بووە گەرەکش نیە 12 ساڵ چەمەڕیەکە و تا فێرمۆن ئیسە گەرەکشن زووی تو 100 جار بوانی ئەگەر نەزایی قسەش وەرە بکەی نەمەتاوی قسەش وەرە بکەی خەڵک گرنگی ینی لای خەڵک دەورش نییەن ئیسا من رووسی قسە مەکەوی لاوانشی خەڵماچۆ کابرا رووسی مەزان و لە کاتێکە من بەش و زوان و رووسیم تەمام نەکردن بڕیار خەڵک گرنگە لەسەر کەس لەسەر دەسڵات لەسەر سەرۆک لەسەر شێوازی جوانی و ئایژانە خەڵک خەرنگە یعنی ئیسا مۆ چەنی خەڵک بڕیار مۆتومەی بەشی مۆ وێتش بسەلمنی فرە هۆکار هەنن ینی هەوڵدانکاریە شەوەرنامەی وانایەرە چەناو زوان زانکۆ و هەتاوە خوێندنگا و ئانێرەشا بکەیمێ ئی شێوەی هەڵن مۆ گۆڕانکاریش وەسەرا باوریمی مامۆسا پرسیارێن پێی دروستبی وەکوانی کەیۆت چا باباچم بەشی زمان وانانت چا بەشی زوان ماچۆیان گۆران چا بینی زوان و شێوە زوان پێی کام ئاراستەش مەکیانی تو ئێجا هەنێک کەس ئاسان ئینە زوانن ئینە شێوەزارن دوو سێشت هەنن بڕیارمەوە ئانە زوانن یان شێوەزە یەکەمیان دەسڵات دووەمیان خەڵکەکە وێش سێمیشان زانست و زوان بەپی زانست و زوان بەپی زانست و زوان چەنی بڕیارمەی ئینە زوانن ئەگەر کەسێک چەنی تۆرە قسە بکۆ لەنە نەیاوە ئینە ڕێژکەیەکەن لە ئانە مەسەلبنی ئینە زوانی جیاوازن واسەنە هینتر هەنن هۆکار و خاڵتر هەنن بەس یەکێ لانەکە تو عەرەب نمیایی ئەنە زوانی جیاوازە بەپی زانست و زوان بەڵام زوان و گۆران وێش زوانی سەربەهوێن
لە نام زوان و گۆرانە زوان هەورامی هەنن زوان زەنگانە هەنن زوان شیەخان هەنن زوان کاکەی هەنن هەرچەنە کاکەی هۆز نیەن کاکەی ڕێبازی ئاینیەن بەڵام هەروەی زوانە قسەشان کردن نەواتم کاتوێژە ناو وڵات و ئێمەرە فرە ئاین و فرە نەتەوە ئەنە کاکەی هەر چەسەر ڕێباز و وێشان منن من لینەوە شانازیشانوەنەوە مەکەی و دەستخۆشیشان لە نەمەکەی لا ئانە هۆکاری پارێزنای زوان یەکی لە هۆکارەکان ئاینن ئەوشان هەتا ئیسە چەسەر ئاینە دیرینەکەی وێشان منن بۆی هۆکارێکن لا پارێزنە جوانەکەشان هەتا ئیسە وی زوان ماچۆ قسەمەکەران لە نام وێشانەرە لە نام ئەینە هۆکار یەکێ لە هۆکارەکانی پارێزنای زوان ئاینن بۆیە زوان و دیێری ئاین و دیێرینی کاکەی هۆکارێکن لە پارێزنای جوانەکەشان گرنگە مامۆستا ئێمە گەر ئیسە وەکو باسی ئاواییمان کرد ئاوایەکان یارمەتی دەربێنێ پێی ئانەی زوانێکی تر وەسەر ئێمەرە وەڕامیاری نەکرێ و یان یۆشان چ ڕۆڵێشان بێر پێی ئانەی ڕامیار با پێی زوانەکانمان وەی وەرچە ئانەی خەڵک فرەتر بلووە نام شارۆ ئاوایەکان و دەگا و ئاوای ولادیەکان دەورێ گرنگشان بێن پێی پارێزنای زوان چونکە دایک و باوک مامۆسا بیەن گشت وەژێ و ئایلەکانشان واتەن ئینە نامژ ئەوەن و لوالا دوێخان و لوالا هیت کردە و لوالا مەیەکان و لاشوانی و قسەشان کردن ئی واچێلشانە وەردەوام وەکار هاوردنشان و پارێزناشان دەست وە دەست ئینە دەوریە گرنگش بێن چە پارێزنای زوان و جگە لە زوان نەریت و دەستوری ترمان هەنن خەڵک پارێزگای لە نەشکردن مۆ ئینە ئێمە لەوەر هەرچەند زانکۆ ئەنە نییە بلیوە نام یانگەیە کۆ بوانیت و بڕوانامە باری باشی لە کاژیمێر 8 تا 12 بوانی دماجا بەرسی زانکۆ مۆ بەیەوە ناو خەڵکۆ ئیتر بوارەکە زوان وە تایبەتی شکە زوان مەترسی لە نام لواش هەنن ئیسە زانستر هەنن هەتا بۆ بەرەو یعنی هیم پەرە مەسانوە بەڵام زوان مەترسیت ئەم بۆ زانکۆکان مامۆسا زوان ئەشنازاکان بەیانوە نام خەڵکۆ بەیانوە نام ئاوایەکانەوە بێلۆ لا ئاوایی لا خەڵکێک ئیسە شت واسە هەنن کابرای جفتیار مەزان و هیتیار مەزان و خەڵکێک مامۆسای زانکۆ نمەزان و ئینە نامشێشە ئینە چەنی وەکار ماورووە ڕستا ئەسیم بۆ لادەمەوە ئەسیمیلیشن ئینگلیزی وەنەژماز چەنی لە گەرمیانەکان باشی بێ بۆ ئەیرە ماسان بێوەیرە ئەمە وە ئینگلیزی وەنەژ ماسان ئەسیمیلیشن ئیجا لەناوەن و چەنی ئینێرەوە کارماوران مۆ تۆمارشکەیمێ اینجا مۆ شێ بکەیمە کەسێک پیاوێ پیرە پیاوێ هەنن پیرەژنیە مۆ موچەش لا بکیانی باوریش لە نام زانکۆکانە قسە بکۆ قسەکانش تۆمار بکەی خەڵک گۆشت لەنە بیرۆ تۆماری دەنگی تۆماری نووسنا تۆماری دەنگ و ڕەنگ باوری تۆمارشکەیمێ خەڵک دماجا چەسەرش بوانوە لاناوە خەڵک زانکۆ و ئایلەکان لە زانکۆ و لەوان خوێندرگاکانرە چەسەرش بوانان اینجا مۆ پارەش بەیوەنە موچەش لا هین بکەی لا ئەنە بۆ کابرا مامۆسا هەر ئەنە نییەن وەڕی نوێشنا وانایی زانکۆ تەمام بوو ئانە جۆرێکن لە مامۆسنا مۆ باوری مێ بەشدار بەیان لە فێرکردە و لە پارێزنای زوانەکە یۆمانەرە مامۆستا ئینە باباچم پێشنیار و بیکردنەوەی یۆتەن یا باباسم لە ئەوروپاش زوانێک خەریک بی لە ناویزە 500 کەسامە نام زوانەکەم لە بین وەدا خۆی ساگە وەکارژ ماوران لە ئەوروپا ئەمە ئینە وەکارژ ماوران کەسێک مەیۆ زوانەکە خەریک بێن چەنام بلو 500 کەس زمانی زوانێک بۆڵای نامەکە میسا لە بیرۆ 500 کەس قسەش بۆ نەمبەکەران ئیتر دەستات ئاما گەرەکشانبی لە نام لەنەوە هینشان کرد اینجا ئی زوانە ئێمە زوانە دیێرن و زوانە دەوڵەمەندن ئەوشان چێشان کردپانەی زوانەکە خەڵکە ماوران ئیسە مەکەویشە فەرمانبەر دەوڵەت مۆ مامۆسا بەس بڕوانامەش نییە واناییش نییەن تەنها قسە مەکەروە گشتمانە موچەش مەوەنە اینجا قسەکانش تۆمار مەکەر کەسێ زوان نازمەوە لە ڕووی ڕێزمانی و نووسناکەش جیاوە مەکۆ ئینە چاوگەن ئینە چەمەن ئینە چێشان گشتە جیاوە مەکۆ کەسێتر گۆشت لە قسەکانش مێرووە کەسێ خەڵک مۆسە چەنی ئێمە منشی مێ تۆمارش مەکەیمیە اینجا لە نام خەڵکەرا قسە مەکۆ ئایل گۆشت لە نەمێران مامۆسای زانکۆ و گەنجەکان گۆشت لە نەمێران با بزانە ئیزوانە هەنەن و گەرەکشان لە نام نەبوو ئینە ئەوشان کە بەس من وەپی ئەزمون و وێم و وانای و وەدمای ئانێشە گێڵانێ مۆ ئێمە بەیمەوە شێوێتر وەکار باوریمە هیچ ئێمە
ئێمە 100 ساڵەوە کارژ ماوریمە ئینە هەڵن جوانە کاتش فرەگەرەکەن ئەی ڕاستەکەش کێشە ڕاستەکە ئانەنە بێڵیم و ئەس جوان ئەشناسەکان گرتماوەیەکەوە بنشیمیە و ئیسا لە نام جوان و چینیە لە 127 زوان هەنن وڵات و چین اینجا کارێکشان کردن چەنی گشتان وێ ڕەنیشان هەیە نووسناشان هەنن بەڵام هەر یەکەوە زوانی قسە مەکەڕ و نووسناکەشان یەکەن ڕانووسەکە و ڕێنووسەکەشان یەکەن مۆز دوان ئەشناسەکان گردمان بنشیمیە و وەرنامە دامە وە زووترین کات وەرنامە ئەرە بەین بگەین ئامادە بکەین و لە ئەنە زوان خەریکەوە تەمامەتی لە نام مەلووە نمارزیم لە نام بلو یەکەم ژام بۆ تۆمارشکەیمی دمانجا اینجاکە بینێ فەرهەنگ دروست بکەیمیە فەرهەنگی پزیشکی فەرهەنگی کشت و کاڵی فەرهەنگ و ئاێدە دروست بکەیمیە و سەرش بوانیم تۆمارکردە یەکەم جا زۆگەر هەوڵێتان دەن پێی تۆمارکردە هیچ شتێتان تۆمارکردن تاکە کەسی هەوڵمدان چەند کەسێک وشە بێن خەریکەن چەنان بلۆشمە تۆمارتانکردن بەڵێ من سەدان وشەم تا ئیساکە وەرگردە لا نمونەوە نەتان باشی پۆڕک مەعرەس پێخەمەکەوەنەش ماسان خەڵوە کارژمان مەعرەس وە جوان ئێمە وەنەش ماسان پۆڕک من ئانەم نووسنان واشەی تر هەنن ئیسا وەداخەوە دەستنووسم هەنن ئیسا نمەکەف و فرە واشەمان هەنن هەیار ئیسا بۆسە ماشان هەیار ئیسەوە جگەر ئینە لە نام زوان ئاوایەکانەوە کارژم ماوەران هەیار وە جگەر ماشان هەیار جوانن فرەتر هەنن بەڵا بەداخەوە ئیسە وێت مەزان لە کات قسەکردنە هەنێشتن نمەکەفەوە بەس وە تۆمار هەنن من تۆمار دەنگیم هەنن تۆمار نووسنام هەنن فرە تۆمارم هەنن دەنگ و ڕەنگمش هەنن ورم گەردەن و گەرەکمە لە نام نەلۆ جوانەکەمان بەڵام بەداخەوە هەوڵەکان لە چەنام وڵات و یەمەرە هەوڵی تاکە کەسین مۆ دەسڵات و ئینجا وشیاری خەڵک گشتش وەگرمان هەرەوەزی بکەیمی و نەمازیمیە گرنەتەوە و هۆز و ئاینە جیاوازدارن مێڕۆیە بێ و بتاومەیەکەوە خزمەتشکەرم دەسەکانت خۆش بۆ فرە سپاس مەکەرم هەبمانی پێی ئێمە و پێی ماچۆ زوانەکان سپاس مەکەرم بەرنامەکەمانە دەوڵەمەند کرد من دەستخۆشی چەنەم بەکەی باز یەک داواکاریم هەنەیە لەبەر ئانەی تو بەردەوام چەمۆنە کەفتە لە نی خەرکرا من هەرمانە فرەن و وەنەم نمەکروێ مەلی و هەر ئاوایەک نام و یانگە و گرد و کاری زووکانی و یانگەکانش تۆمارکە ئانە یەک دوو نام و گژوگیا و درەختەکان چانام ئی ئاوایە سەوزمە بۆ نامش چێشن بنووسنش لە ئانە ئی تۆمارە مە بۆ وەست چامەیەک لا پارێزنای زوان وەداخەوە هەتا ئیسە تێبینیم کردن وێش ئینە ئەرک و وەزارەت و دەوڵەتەن بەڵام مۆ ئیسە تو ئانش لا ئانە هەتا ئیساکە نەتاون شاهین نەکەم با شتێتر وەنە باش و شەسەر ئینە بەس تۆزێ وە کورتی چونکە بەوەنە هەر شتم فرە هەنن با لە بیرمان نەلۆ یەکەم کەمپیوتەر ئیسە وەنەش ماشان کەمپیوتەر شەوڵات و ئێمە دروست بیەن ئینە هەورامیەکان دروستان کردن شەوڵات و ئێران بە تایبەتی هەورامیەکان دروستان کردن ئێمە ئینگلیزی چەند میکانیکال کەمپیوتە ئینگلیزی وەنەش ماشان ئینە لا هەژمارەوە کاشان هاوردن لە یەکۆ یەک دووسە هەتا مەلووە سەد ئینە یەکەم کەمپیوتەر و میکانیکیەن و ئینگلیزی وەنەش ماشان هەورامیەکان دروستان کردن و یانگەی شانازیەن و ئیسە بڵاوە بێن بەس ئیسا دەورژ نمەنن کەمپیوتەری ئەلیکترۆنی کارەبایی پێیا بێن وێش کاتوێش ئینە شاوەکار هاودن لە هەژمار کردە شتمان هاوانە بەس وەداخەوە کات بەرنامەکەمان فرەنیەن و دەستخۆشی تا لە نەمەکەیمیە و ئێمە دەوڵەمەند کرد و بەرنمەکەیش دەوڵەمەند کرد سوپاسی پێشنیارەکانت مەکەرم و پێشنیارەکان شمە بەرنمەکەمان جوانتر بوو بۆ خوش ئێمەتان نەسانخواتان مەسپاریمیە داواکارە نیم شەگرت لایە هامکار بەیان لە نیمانەرا و پێی پارێزنا و جوان و نەریت و ئاوێمان فرە سوپاسان مەکەرم بە ڕێزەندێ دەوڵەمەندمانتان کرد ئاژکتان کێشە فرە سوپاس خواتان لەنی بووە فرە سوپاس مەکەرم ئامای میوە کۆتایی ئەڵلقەی بەرنمەکەمان تا ئەڵلقەیەکی تر ماندێەوە خێر